چیرۆکەکەت بە کورتی لۆ دەجێڕمەوە. فەرموو. لەو شارەماندا کەسێکی نیشتمان پەروەر و شۆڕژێر هەبوو، هەروەها ڕۆمانوسێکی زۆر بەتواناش بوو. هەر لە سەرەتای شەستەکانەوە دەستی بە نووسینەوەی مێژووی پڕ لە نەهامەتی و خێناوی ملەتی کوردی دەکرد. باسی لە فرمێشتی خێناییدا کە شەهیدی دەکرد، باسی لە ناڵە و هات و هاوار و ئەشکەنجەی گەنجە بەندکراوەکانی دەکرد. لۆمانی دەژێڕاوە، هەروەها باسی لە ئەو پیلانانە دەکرد کە وڵاتانی ئەقلیم بەرامبەر بە دۆسی کوردیان کرد. هەروەکو وتم کەسێکی شۆڕژێڕیش بوو، هەرزوو بوویوەیەکێک لە شارەنیێنەکانی ناوشار. زۆر چالاکانە و بوێرانە کاری دەکرد لە ناوشار، لەسەر دیوارەکان بە ڕۆژی ڕووناک دروشمی دژی ڕژێمی بەعس دەنووسی. ئەو گەنجە بەردەوام بوو، لە پاشان ئەو گەنجە ڕووی لە شاخ کرد و بوو بە پێشمەرگە. بەڵام چ پێشمەرگەیەکی ئازا، چاو نەترس، بوێر. دژمن لە دەستی هەیداد و بێدادی بوو، هەرچی پلان هەبوو بەرامبەر بەو کوڕی کردی، هەرچی سیخور هەبوو بەکاری هینا، بەڵام نەیتوانی زەفەری پێ ببە، تەنانەت نەیتوانی برینداریشی بکات. بۆیە ئەو دژمنە ناپاکە بێشەرمە پەنایلۆی برداچی گرت و خستیە بەندیخانە، دەستی کرد بە ئازاردانی. هەستاش هەواڵی بۆ کوڕەکەی ناد لە شاخ، گوتی ئەگەر بێت و خۆت نەگەڕێەوە خۆت تەسلیم بە ڕژێم نەکەیەوە، ئەوە جارێش کە چاوت بەداکت ناکەوێتەوە. ئیتر ئەو گەنجە بە ناچاری لە شاخ گەڕایەوە و هاتە ناو شار، چوو خۆی تەسلیم بەو ڕژێمە ناپاکە و دڕندەیە کرد. پێیانی گوت فەرموو، ئەوە من چیتان دەوێت، چۆنتان پێ باشە وام لەگەڵ کەم، بمکوژن هەڵم واسن، بەس دایکی من ئازاد بکەن چکە و گوناحی نییە. بەس ئەوان گاڵتەیان بە قسەی گەنجەکە هات، پێیان گوت ئەگەر دەتەوێت دایکت ئازاد بکرێ دەبێ یارمەتیمان بدەی بۆ ئاشکراکردنی هەندێک ناو لەو کەسانەی کەوا لە ڕێخستنەکانی ناوشار کار دەکەن. بەڵام ئەو هیچ کات ئامادە نەبوو ناوی هیچ گەنجێکی کە بدات، چونکە دەیزانی ئەوانە درۆ دەکەن، ئەوانیش بێن هەمووان دەکوژن و کەسیش ئازاد ناکەن. دوژمنەکان جەلادەکان دیتیان هیچ سوودێکی نییە. ئەو جارە چوون خوشکێکی ئەبیاهینا و لە بەردەمیان وەستاندی، پێیان گوت یا تەراف دەکەی یان سەری ئەو خوشکەت بپەڕێنین. بەڵام ئەو جۆی پێ نەدا. ئیتر کوڕەکەم ئەو ژیانێ ئەو لەو بەندیخانەیە بەردەوام بوو ساڵانێکی دوور و درێژ. کوڕەکەم تا ڕۆژێک کات ئەو گەنجە بەبەر لێبوردنی گشتی کەوت و لە بەندیخانە ئازاد کرا، کراوە بۆ ماڵەکەی خۆی، کە نزیک ماڵەکەی خۆی بۆەوە چ ببینێت؟ ماڵەکی وێران، ڕووخاو، تاڵانکراو، تەنانەت ئەو ڕۆمانەشیان لێ دزی بوو کە بەنیاز بوو بڵایی بکاتەوە. تۆ باسی چی دەکەی ماما؟ کوڕم ئەتوو دەزانی ئەو کەسە چییە بوو؟ چێ بۆ ئەو کەسە؟ ئەو کەسە مەلا غەریب بوو. مەلا غەریب ناوی ڕۆمانەکەی منە. مەلا غەریب ئەمنم. مامە تۆ باسی چی دەکەی؟ کوڕم دوژمن بەو دڕندایەتیەی خۆی گەنجی و جوانی منی دزی، کەچی تۆش شەو مێژووی منت دزی. ئیتر لەو ڕۆژەوە من وازم لە قەلەم هێنا، وازم لە نووسین هێنا،
لێم گەڕە کوڕەکەم با بڕۆم لێم گەڕە